سڵاو مرۆڤ سەنتەری چییە؟ لەکوێدا مرۆڤ دەبێتە پێوەەر بۆ هەموو شتێک؟ ئایا ئاین هاتۆ بۆ خزمەتی مرۆڤ یا مرۆڤ دروست کراوە وەک خزمەتکارێک بۆ ئاین؟ بینەرمان لە مێژووی هزری سیاسی و کۆمەڵایەتی هەمیشە کێشەی سەرەکی مرۆڤە. مرۆڤ بە هەموو ڕەهەندە جەستەیی و ڕۆحی و دەروونیەکەیەوە. پێداویستی و خەون و خولیاکانی مرۆڤ بزوێنەری مێژوو بووە. بۆ یەکەم جار لە مێژووی فکری مرۆییدا پرۆتاگۆراس وتی مرۆڤ پێوەری هەموو شتێکە. بەو مانای سەرچاوی خێر و شەڕ و چاکە و خراپە و بەختەوەری و چارەڕەشی هەر خودی مرۆڤە و ئەو مرۆڤە بەهاشتەکان دیاری دەکات. لەگەڵ سەرهەڵدانی دەسەڵاتی ئاینی و بەتایبەتی ئاینی مەسیحی و لە سەنتەرکەوتنی مرۆڤ بۆ ماوەی زیاتر لە 1000 ساڵ شەڕ و ئاژاوەی ئاینی و مەزهەبی جیهانی ڕۆژاوای گرتەوە. زاڵکردنی پێوەری دینی و مەزهەبی و تائیفی و تەنانەت حزبی وای کردبوو مرۆڤ ببێت بە قوربانی یەکەم. بەڵام لەگەڵ سەرهەڵدانی ڕێنەسانسی ئەوروپا بەتایبەتی دوای سەدەی 15 زاینی جارێکی تر مرۆڤ سەنتەری و مرۆڤ گەرایی هاتنەوە مەیدان و بەتایبەتی لە ئەوروپا ئەو بیرۆکەیە سەری هەڵدا کە نابێ بە هیچ پاساوێکی ئایدۆلۆژی و ئاینی و سیاسی مرۆڤ بکرێتە کۆی لێ دەسەڵاتەکان و هەر لەوێوە بوو مافی هاوڵاتی بوون و مافی مرۆڤ چەکەرەی کرد. دەپرسین کاریگەری کۆمەلگا و ئاین لەلایەک و کۆی پاشخانی دەرونی و کۆمەلگا چ ڕۆڵێکی هەیە لەسەر هەوڵی مرۆڤ و توانە عەقلیەکانی؟ جیاوازی چییە لە نێوان هەردوو چەمکی مرۆڤ و عەبد یان بەندە بەمانە ئاینیەکەی و لەم نێوەندەدا ئیرادەی ئازاد چ ڕۆڵێک دەژێڕێت؟ ئایا مرۆڤ دەتوانێت بە شێوەیەکی ڕەها عەقڵی خۆی بەکاربێنێت؟ زۆر جار باس لەوە ئەکرێت کە مرۆڤ سەنتەری کەونە یاخود مرۆڤ خۆی سەیدی خۆیەتی. بەڕاست حەزەکەم لە ڕووی فەلسەفی باسیەوەم بۆ بکەیت مرۆڤ سەنتەری چ مانایەکە گەێنە بەلای بەڕێستەوە؟ خۆی لە ڕاستیە مرۆڤ سەنتەری ئەتوانم بڵێن چەمشێکی گریمانیە. لەبەرەوە ئەبێ ئێمە پێناسیکەین و دوایەوە بێ بیسلمێنین کە ئەو پێناسەیە تا ڕادەیەک بە ئاراسەیەکی ڕاست و دروست دەڕوا. ئەو پێناسەیەش لە چەندین ڕوانگەوە لە ڕوانگەیەکی ئاینیەوە مرۆڤ سەنتەرە و لە زۆربەی ئاینەکانە زۆر ئاعتیماد ئەکرێتە سەر مرۆڤ و هەوڵی مرۆڤ و بڕوای مرۆڤ و بیرروباوەڕی مرۆڤ بەو ئاینەی کە ئیمانی پێێتی. کەواتە ئەگەر مرۆڤ نەبێ ئەو ئاینەش هیچ ڕەواجێکی نابێ، هیچ دروستبوونێکی نابێ. کەواتە مرۆڤ لێرە لە ڕووە ئاینێکەوە سنتەرە و اعتمادێکی زۆری لەسەرکرێ. ئەگەر لە ڕووە سروشتێکەوە بڵێت و لە ڕووە زانستێکەوە بێگومان ئەتوانین بڵێن مرۆڤ لووتکەی پەرەسەندنی هەموو بوونەوەرێکە کە خاوەنی هزرە. لەبەرەوە مرۆڤ لەم ڕوانگەیەوە ئەتوانین بڵێن داهێنانترین بوونەوەرە، زیرەکە، بەعقلی ئیشەکات و لەوانەشە لەلایەنە سلبیەکەەوە ئەگەر بە درێژایی مێژوو بڕین ئەڵێن درندەترین بوونەوەریشە. باشە بم بۆرە مامۆستا لە ڕووی زانستی و مرۆڤ با بڵێن سنتەرە بەو معنای کە سەرکەوتووە بە پلەکانی ئیڤۆلیوشنەوە تا گەشتوتە ئەم حاڵەتە، کەواتە هەر خۆشی خاوەنی خۆیەتی. بەڵام لە ڕووی دینیەوە مرۆڤ خالقێکی هەیە، ئەو خالقە خاوەنی ئەم مرۆڤەیە، ئەم فەرمانی بۆ دابەزێنێ. ئیتر چۆن ئەتوانین بڵین لە هەردوو حاڵەتەکە مرۆڤ سنتەرە؟ لەم بارەوە لە هەردوو حاڵەتەکە ئەتوانین بڵین مرۆڤ سنتەرە ئەگەر بۆ پێناسەیە بێت، لە ڕاستی لەو ڕوانگەیە بێ. لەبەرەوە ئەو خالقە بەتەنیا مرۆڤی هەڵبژاردووە، بۆی بێ بە خەلیفە لەسەر ئەرز و مرۆڤیشی بە چاکترین شێوە دروست کردووە. کەواتە لێرە لەو ڕوانگەیەوە ئەتوانین بڵین بەپێی ئەو نوسوسە. بەڵام ئەم خالقە کاتێک ئەم مرۆڤەی دروست کردووە پەیامێکی بووە نێرە کە نابێ ئەم عەقڵی خۆی بەکاربێنێ، بەڵکو بێ ئەو پەیامەی ئەو بەکاربێنێ. تر چۆن ئەتوانین بڵین مرۆڤ سنتەرە؟ بڵین مرۆڤ لە خزمەتی خالقایە، خالق لە خزمەتی مرۆڤ. بەڵێ عەقڵی هەر لە ڕوانگە ئاینیەکەشەوە من بە بۆچوونی من عەقڵی بەکارهێنێ بە ئەندازی ئەوەی نی خزمەتی ئیمانەکەی خۆی بکە. لەو چوارچێوەیە دەرچیە با بڵین جائز نییە. عەقڵێکی مفەسیرە. بەڵێ عەقڵێکی مفەسیرە، عەقڵ بەکارهێنێ لە چوارچێوەی ئەوەی کە بەرگری لەو ئیمانە بکات
و لە چوارچێوەی ئەو ئیمانە دەرنەچێت. بەڵام ئێمە ئەگەر لە ڕوانگەیەکی فیزیکیەوە تەماشای مرۆڤ بکەین و مرۆڤ سەنتەری بکەین، ڕاستیەکەی نیکۆلا کۆپەرنیکۆس ساڵی 1453 هات وەرشەرخانێکی دروست کرد لە بیرکردنەوە بە شێوەیەکی زانستی کە نە مرۆڤ و نە زەوی سەنتەری ئەم گەردونن، بەڵکو مرۆڤ بوونەوەرێکە لەسەر زەوی ئەژی ئەو زەویە هەسارەیەکە لە دەوروبەری خۆی و هەتاوە ئاسوڕێتەوە. ئەمە دوای ئەوە گالیلۆ دوای 50 ساڵی 1610 هات سەلماندی بە شێوەیەکی ئەزمموی کە ئەم بۆ چوونە ڕاستە و ئەمە ڕاوەشانێکی زۆر گەورەی دروست کرد چی لە فکری ئاینی و چی لایەن پیاوە ئاینەکان بە تایبەتی کریستیانەکانی ئەو فترەیە. لەبەرەوە هەستیان کرد وەزیعیان ڕەوشی فکری و ڕەوشی ئیمانیان زۆر لە مەترسیایە، ئەوە بۆ ئیجباری گالوریان کرد کە تەنازل بکە لەو بیرۆکەیە بۆ ئەوەی وازی لێبێن و لە سێدارێنێن. بەسمان بمبورە لێرە خۆ بە ساڵحی دین بوو کە مرۆڤ لە سەنتەری بوون بکەوێت، بەو معنای کە مرۆڤ ئەوەنە گەورە نییە کە خسەی خۆیەکە و خۆی بەرامبەر بەخوا بزانێ. مرۆڤ شتێکی بچووکە لەکەونە پێتوانێت ئەوە لە ساڵحی دین بێت لەو کاتەیە؟ نەخێر، خۆی هەتا مرۆڤ گەورە بێ لە ڕوانگەی ئاینیەوە بە بۆچوونی من هەتا زیاتر ئەتوانێ داوا و ڕێنمایی خەڵکە بۆ ئیمان و بۆ خواپەرستن. چونشی ئەگەر مرۆڤ ئاوا بچووک بێت هیچ ڕۆڵێکی نابینێ، لە ڕوانگەی خۆیەوە بۆ خۆی، لە ڕوانگەی ئەو کەسانی کە جۆ لەو مامۆستا بەس لە ئێستا بە تایبەتی لە ناو ئێستا گرفتی ئێمە لە ناو ئیسلامایە با بڵین، یعنی سەری ئینسان ئەکرێ وەک خزمەتکارێکی دین، وەک خزمەتکارێکی خۆ، ئەوەی کە داعش و ئەوەی کە تەنانەت خەتیبێکی دینی باسیەکە، ئەوەی کە ئینسانە بێ خۆی بکە بە قوربانی دین. ئەخر دین قوربانی بوونی منی بۆ چیە؟ دینە تۆ خزمەتی من بکە یا من خزمەتی دین بکەم؟ لەو کاتە ئینسان چ مرکزیەتێکی ئێمێنە، چ سەنتەرێتێکی ئێمێنە؟ خۆی ئەگەر ئێمە لە ڕوانگەی ئاینەکەەوە تەماشای ئەم مەسەلەی بکەینەوە، ئەم کێشەیە بکەین، ڕاستیە خۆی مرۆڤ لە چوارچێوە و لە چەمک و دەستەواژەی وشەی عەبد زیاتر نابێ بچێتە دەرەوە کە مامەڵە لەگەڵ ئاینەکەکە و مامەڵە لەگەڵ خالقاکە. لە ڕاستیە ئەگەر ئێمە لەو چوارچێوەیە بجوڵین، بێگومان ئیرادە ڕۆڵی زۆر لاوازە و عەقلیش وەکو باسم کرد لە پێشە نابێت تۆ لە چوارچێوەی لە دەرەوەی خزمەتکردنی ئیمانەکە ئیش بکات، چونشە کە ئیشی کرد مەترسیەکان دروست ئەبێ. مەترسیەکان ئەوەیە کە تۆ لە ئیمان دەرچووی، کە تۆ کافری، کە تۆ مولحدی، تۆ تەنانەت ئەوانەی کە بە ئەو پیاوە ئاینانە کە من ڕێزم هەیە بۆیان کە بەیەک جەمسەری بیر ئەکەنەوە، ئەوەیە یان هەموو شتێک ڕاستە یان هەموو شتێک هەڵەیە، یان تۆ بە تەواوەتی هەڵەیت و من بە تەواوەتی ڕاستم، ئەوەیە یەک جەمسەری. لە ڕاستیە ئەوانە کە خیتابێک یاخود شیکردنەوەیەک یاخود ئاخافتنێک ئەبیستن کە لە دەرەوەی بیرکردن چوارچێوەی بیرکردنەوەی ئەوانە، ئەوە مەترسیە بۆ ئەوان و مەترسیە بۆ بیرکردنەوەی ئەوانکەواتە تۆش خەنەژێر ئەو بەڕێزەوە پسپۆرێکی دەرونی پێ توایە مرۆڤ لە ڕووی دەرونی و ئامادەیە بۆی کە سەیدی خۆی بێ یا حەزەکە دایم سەیدێکی هەبێت ڕێگای بۆ ڕۆشن کاتەوە خزمەتکار بێ خزمەتکراوە بێت. خۆی ئەگەر کاریگەری نەرێنی ژینگەی کۆمەڵایەتی لەسەر نەبێت، کاریگەری نەرێنی ژینگەی کۆمەڵایەتی لەسەر نەبێ و بە قۆناغێکی پێشکەوتووە پەرەی سەندی بێ مرۆڤ هەمیشە سەیدی خۆیەتی، مرۆڤ هەمیشە خاوەنی عەقلی خۆیەتی، خاوەنی ویستی خۆیەتی. بەڵام ئەو ویست و ئازادی و عەقڵە بەڕاستی ڕەهانیە، چونشە چەندین هۆکاری تر هەیە، هۆکارە فیزیکەکان هەیە، هۆکارە کۆمەڵایەتەکان هەیە، هۆکارەکان هەیە کە ئەگەڕنەوە بۆ ڕابردوو ئەو میرە ئەوانە هەموو کارمانتیەکە بمانەوە نەمانەیە. بەڵام ئێمە ئەتوانین لە نێوان ئەم ژینگەیە ئێمە ببین بە خاوەنی عەقلی خۆمان. هونەری مرۆڤبوون چییە؟ چۆن دەشێت مرۆڤ بکرێتە سەرچاوە پێوەری ئاین و ئایدۆلۆژیاکان؟ ئایا ڕاستە بەشێکی گەورەی بیر و باوەڕەکان بۆ لە قاڵبدانی مرۆڤ بووە؟ لە ڕێگەی چ میکانیزمێکەوە دەتوانرێت گەشە بەلایەنی ڕەفتاری و ڕەوشتی مرۆڤ بدرێت و چۆن مرۆڤ دەبێتە مەرجەع و ڕزگاری دەری خۆی؟ لەم کتێبەت باس لە مرۆڤبوونەکەیت، مەبەست لە مرۆڤبوون چییە؟
خۆی مەبەستم لە مرۆڤبوون وەکو چەمکێک ڕەسەنایەتی بۆ مرۆڤبوون بێت، مرۆڤبوون وەکو سەرچاوەیەک، وەکو پێوەر، وەکو چەمکێک کە لەسەرەوەی هەموو چەمکەکانی تر بێت و ئەو ببێتە پێوەر بۆ هەڵسەنگاندنی ئایدۆلۆژیا، ئاین و هەموو شتێکی تر. دەکرێت بڵێن مرۆڤبوون خۆی ئەو چەمکە پرۆژەیە، خۆی مرۆڤ ئەگەر وەکو پرۆژەیەک سەیری بکەین، مرۆڤبوون ئەوەیە کە ئەو پرۆژەیە کە خۆی مرۆڤ خۆی پرۆژەکە دەبێت هەوڵ بدات ئەو پرۆژەی خۆی بەرەو کاملبوون بەرێت. آخر مرۆڤبوون بەرامبەر بەچی؟ بەڵێ هەیە بەرامبەر بە مرۆڤبوون غەیری مرۆڤبوون؟ نا، مرۆڤبوون بەرامبەر ئەوانی تر، بەرامبەر خودی خۆی. مەسەلەن بۆ نمونە من چۆن پەرە بە مرۆڤبوونی خۆم بدەم. ئەم پرۆسەیەکی زاتیە و لە هەمان کاتیشدا گرێدراوە بە ئەزمموی تاکە کەسیەوە و دەکرێت بڵێن هەموو کەسەکیش ئەو توانایی لە ناخ و دەبوون و هزریدا هەیە بە مەرجێک ئەگەر هۆشیار ببێتەوە دەتوانێت خۆی بەرەو مرۆڤبوون بەرێت. باشە قسێکت کرد ئێستا من لێەوە دەرەچم تت مرۆڤ لە دین و لە ئایدۆلۆژیاش گەورەتر بێت. بەڵێ ئەم قسێ زۆر قرس نییە؟ نا، ئێمە گەکسێکی هەر ئاین و ئایدۆلۆژیایەک بکەین هەموو هاتوون بەوەی خزمەتێک بە ئینسان بگەینن، ئینسان لە نەهامەتی ڕزگار بکەن، ئینسانی فێرە ڕەوشت بکەن، ئینسانی فێرە جوانی بکەن، ئینسانی فێرە عەشق و محەبەت بکەن، ئینسانی فێرەوە بکەن کە چۆن بدوێ، چۆن هەڵسکەوت بکات، چۆن ژیان دروست بکات، چۆن لەگەڵ ژیاندا پێ بکەنێت، چۆن بتوانێت ژیان بنیاد بنێت. بێگومان ئایدۆلۆژیا و ئاینیش بە تێوانینی من ئەوەیە ئامانجلیان، بەڵام ئەگەر هاتوو ئەمە پێچەوانە بووە باڵێن ئاین لەسەرەوەی مرۆڤ بوو یاخود ئایدۆلۆژیا لەسەروی مرۆڤ بوو، ئەو کات بێگومان مرۆڤ دەبێتە قوربانی ئاین و ئایدۆلۆژیا. مرۆڤ نەبووتە قوربانی ئاین و ئایدۆلۆژیا، بێگومان بە درێژایی مێژوو مرۆڤ بۆتە قوربانی ئاین و ئایدۆلۆژیا سنتر نەک مرۆڤ خۆی. بەڵێ ئێمەش بۆیە کتێبی مرۆڤبوونمان نووسیوە بۆی بتوانین جارە چتر سنتەر بۆ مرۆڤبوون بگەڕێنینەوە نەک بۆ ئاین بە مەرجێک، ینی بەو معنایی مەبەستمانەوە نییە، ینی ئەم زۆرجار ئەم دەستەواژەیە یاخود مرۆڤبوون لەسەرەوەی ئاینە هەندێک زار ئەوانەی کە لێمان دەبیستن بە هەڵەلێکی دەدەنەوە، واتێ دەگەن ئێمە هێرشەچتون دەکەینە سەر ئاین، بەڵام لە حاڵێکدا وانی ئەمە مەبەستمان ئەوەیە گەورەیی بۆ مرۆڤ بێت، مرۆڤبوون ڕەسەن و مەرجع بێت نەک ئاین، چکە ئەگەر هاتوو ئاین بووە مەرجع بێگومان ئەمە خەڵکانێکی زۆرمان بینیوە بە ناوی ئاینەوە ئینسانیان کوشتووە و وەحشیگەریان کردووە. بەس خۆت پێتوانێت حقیقەتی ئاین یا ئایدۆلۆژیا ئەوەیە کەوێ ئینسان بکاتە ئالەیەک میکانیچێک میکانیزمێک ئامرازێک بۆ خزمەتکردنی خۆی تر چۆن بڵین ئاین خزمەتی ئینسانەکە دایم سێرەکەین ئاین و ئایدۆلۆژیا ئینسانەکەنە ئەو ئامرازە بۆ خزمەتی خۆیان خۆی لایەک حالەتدا ئەگەر هاتو ئێمە لە تێوانینێکی مرۆڤانەوە سەیری ئاینمان کرد واتە لێکدانەوە و شیکردنەوەیکی مرۆڤگەراییمان هەبوو بۆ ئاین بۆ ئایدۆلۆژیا مرۆڤبوون لە پێشەوەی ئاین و ئایدۆلۆژیا بوو ئەو شتە ڕوو نادات، بەڵام لە حاڵەتێکدا ئەو شتە ڕوو دەدات ئەگەر هاتوو ئایدۆلۆژیا لەسەرەوەی مرۆڤبوون بێت ئەو کات مرۆڤ دەبێتە قوربانی ئایدۆلۆژیا یاخود قوربانی ئاین. ئەخر پێتوانێت ئێستا وەک واقع وەکو مێژوو با بڵین دایم ئەو واقع بۆ کە ئاین و ئایدۆلۆژیا خزمەت کراو بوون نەک خزمەت کار بن بە ئینسان؟ بێگومان بەهۆی ئەوەی کە مرۆڤبوون سنتەر نەبووە، بەهۆی ئەوەی تێگەیشتنی هەڵە هەبووە سەبارەت بەهۆی بە چەمچی هەتا مرۆڤبوون چکە خەڵک وا تێگەیشتووە ئایدۆلۆژیا یان ئاین تاکە فریادڕەسە بۆ ئینسان، بۆیە کە ئەگەر ئینسان بێت و فریادڕەسی خۆی ڕزگاربوونی خۆی تەنها لە چاکچێەوەی یەک ئاین یاخود یەک مەزهەبدا ببێنێتەوە بێگومان ئەو کات هەموو شتێک دەکات لە پێناوی ئەو مەزهەب و ئەو ئاینە. ئێمە ئەگەر بێت و تێڕوانینێکی مرۆڤگەرایانە بۆ هەموو تێکستەکانی ئاینی و ئایدۆلۆژیا بکەین هیچ کێشەیەک پێککەوتنێک لە نێوان چەمچی مرۆڤبوون و ئاین و ئایدۆلۆژیا ڕوو نادات. کاتێک ئەو پێکەوتنە ڕوو دەدات کە مرۆڤ
لە دواوەی ئاین و ئایدۆلۆژیا دێواتە ئاین دەبێتە پێوەک بۆ هەڵسەنگاندنی مرۆڤ مەسەرەن تو ئەگەر لەگەڵە من هاو ئاین بووی منت خۆش دەوێت ئەگەر لەگەڵە تو هاو ئاین نەبووم ئۆتۆماتیکیان ئەگەر منشت ڕش لە من نەبێتەوە بەڵام منت خۆش ناوێت مە بەس ئەوەیە کە ئینسان لەبەر خاتری مرۆڤ بوون هاوکاری یەکتری بکەن نەک لەبەر خاتری هاو باوەڕ بوو بێگومان و نەک لەبەر هاو ئایدۆلۆژیا یاخود هاو بیری ئێمە مەسەرەن ئەگەر هاتوو مرۆڤبوونمان وەکو پێوەرێک وەکو سنتەرێک وەرگردووە و هەموو شتێکمان بە مرۆڤبوون هەڵسەنگاند ئەو کات بێگومان وا دەکەین هەم ئاین هەم ئایدۆلۆژیا لە خزمەتی ئینسان بێت تو پێم وایە ئەم باوەڕەی بەڕێزت یا ئەم بۆ چوونە زۆرتر لەگەڵ معتەزیلایەک بگرێتەوە ئەگەر بواری معتەزیلا خوێندنەوەتە بێت من ئەمە تێگەیشتن و بیرکردنەوەی خۆمە من ئەم بوارانم معتەزیلە ئەمانەم خوێندوتەوە بەڵام ڕەنگە من باز لە ئەزمون و تێگەیشتنی خۆم دەکەم بۆ چەمچی مرۆڤ بوون ڕەنگە ئەو بیرۆڕایانە زۆر بێت بە درێژایی مێژوو ئەو بیرۆڕایانە هەبووە پێت توانێ ئەم قسەیە کاڵی مرۆڤ بوون لەسەر و ئەوانەوەیە ئیتر کەواتە مرۆڤ پێویستی بە دین چییە لەم حاڵەتە مرۆڤ پێویستی بەدین هەیە بەڵام بەو تێگەیشتن مرۆڤگەرایانەی کە هەیە بۆ ڕێخستنی هەڵسوقەوتی بۆ ئەو پەیوەندەی کە مرۆڤ دروستی دەکات لەگەڵ خوددا بەڵام دیسان بە تێگەی بە شیکردنەوەیەکی ئینسانگەرایانە بۆ دین یعنی ئەگەر دینیش نەبێت مرۆڤ هەر هەیە بەس بێگومان ئەگەر دینیش نەبێت مرۆڤ خۆی لە خۆیدا لە ناخ و لە زاتی خۆیدا کۆمەڵە شتێکی جوان دینی پێمانەڵ ئەگەر دین نەبێت مرۆڤ و دڕندەی و وەحشی پێت وایە ئەم قسەیە ڕاست ئەم قسەیە بیرۆڕای جیاوازی لەسەرا بە پێچەوانەوە لە لای تۆمس هابس ڕەنگە ئەو قسەیەوا بێت کە مرۆڤ وەکو درندە وایە یانەگەر پێش بکاتە مەدەنیەت بێگومان هەتا باسی حیزب و عەقلیان بوونی بۆ چوون بچوونی بۆ نێو کۆناغی مەدەنیەت بەڵام لەلایەن ژان ژاک ڕۆسۆ و وەتا لەلایەن جۆن لوک ئەم بیرۆڕای هەیە کە مرۆڤ کائینەکی پاکە و مرۆڤ لە حالەتی سروشتی خۆیدا بە ئاشتی ژیاوە پەیوەندی نێوان مرۆڤ و ئاین بە تایبەتی ئاینی ئیسلام چۆنە؟ ئیسلام چۆن سەیری توانە عەقلەکانی مرۆڤ دەکات؟ ئایا عەقلێکی چالاک و ڕەخنەگری دەوێت یان عەقلێکی لاواز؟ ئاوەدانکردنەوە و جێنشینی لە سەرزەوی و خواپەرستی و عیبادەت چ جۆرە مرۆڤێکی لە جیهانی ئیسلامیدا دروست کردووە؟ مامۆستا ئەمە باسی لەوە ئەکەین کە دین هاتۆ بۆ خزمەتی ئینسان بەڕێزت وەک پسپۆرێک لە بواری فکری ئیسلامیە پێت وایە دین هاتۆ بۆ خزمەتی ئینسان یا خزمەت یا ئینسان بۆ دروست کراوە خزمەتی دین بکات قەناعەتی من ئەوەی تێگەیشتومەوەی دیراسەم کردووە ئەگەر ئینسان نەبێت دین معنایەکی نابێت بەس لەم کاتە دین میکانیزمێکە بۆ طبعا حتى ئینسان ئالەیەکە بۆ خزمەتکردنی دین پێتوانێ ئەمە واقع شتێکی ترە واقع کاتێک شتێک فەرزەکاتن منطقی شتەکان ئەگۆڕێ بە ئاراستەیەکی تر ئەمە مەسلەیەکە ئێمە باز لە ئەسڵەکەین باز لە جزورەکەین بەڕاستی وە قەناعەتی من حتا گوتاری قورئانی خیتابی قورئانیش بۆ عەقڵ هاتووە ئەگەر عەقڵی ئینسان عاتڵ بێ لە بیرکردنەوە ئیتر خۆ ئەم ژوورە پڕی قورئان کە ئیسفادەیەکی نابێت تۆزی لەسەر دەنیشێ و بە هەمان شێوە معادلەی بینی دین و ئینسانی جوایە ئەگەر ئینسان وجودی نەبێت دین معنایەکی نییە چونکە دین بۆ ئینسان دێتن یعنی دین تعلیماتێکە تەشریعاتێکە ڕێنیشاندەرێکە بۆ ئینسان و ئەگەر ئینسان وجودی نەبوو دین بۆ کەس نایەتن لەبەرەوە ئەمە ئاسڵ ئەوەیە کە دین بۆ ئینسان هاتووە و دین ئەوێ خزمەتی ئینسان بکە و دین ئەوێ ئاراسە ئینسانەکان باوە بکەینەوە چەند ئاەتێک بینینە ئەم بابەتە بۆ نمونەوە ئاەتە ئەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون لێرە سەرەکە ئینسان بەس بۆ عیبادەت دروست کراوە کەواتە ئینسان ئەگەر ڕاست بێم قسەیە ئالەیەکە بۆ تحقیقی ڕەغبەتێکی ئیلاهی دەتوانێت ئەمە وا بێ نەخەر نەوەڵا خۆی عیبادەت بە پێم ئاەتە تۆ بە زۆرە تەمەشای چەمکە عیبادەت بکە عیبادەت یعنی چی ئایا عیبادەت تەنها ئەوەیە تۆ 4 ڕەکات نوێژ بکەیت تەناوەیە بە ڕۆژی بیزەکات بدەی حەج بکەیت نا عیبادەت مانایەکی فراوانی هەیە ڕەبتە بە مەفهومی ئیستیخلافەوە ڕەبتە بە مەفهومی ئیستیعمارەوە يعني ئەم سێ چەمکە ئیستیخلاف چەمکی ئیستیعمار زائیدەن تعبد عیبادە ئەم سێ شتا هەردووکیان پەیوەندیان بە کەونەوە هەیە مەسەلەیەکی گردوونیە عیبادەت باسی ئەوە نییە کە خوای گەورە فەرمی من ئەمەم بۆ دروست کردووە
بۆی عیبادەت بکەن تەنها نوێژی بۆ بکەن لەوەتی ئیسلام هاتو 1400 ساڵە ئەم نوێژە بەو فۆرمەی ئێستای ئەکرێتن و ئینسانەکان پێش ناخە ئەگەر بەس باسی نوێژکردن بەس مامۆستا تۆ سێواز مەسەلەی تەنانەت جیهادیش کاتێک ئەمە هەین باسی جیهاد دەکەین جیهاد بۆچی خوا بۆچی پێویستەکە من خۆمی ئەگەر خوا دینی بۆ ئەوە ناردووە منی ئینسان پێی بەهرەمەند بم خزمەتم کا بۆ بێ خۆم بم بە کوشت لە پێناویە ینی دین بۆچی پێویستی بە خوێنی منی ئینسان ئەمە لە زاویەیە کە مەسلەیەکی تایبەتە ینی جاری وا هەیە خۆ مەشروعی دینیش کە دێ بۆ خزمەتی ئینسان ئەگەر حەسانەیەک پارێزبندیەکی نەبێتن خۆ دوجار ئەم ئامانجەش ناپێکە نەدین ئەگە بە شوێنی خۆی نە ئینسانیش بۆ ئامانجە ئەکە کە خوای گەورە دروستی کردووە لەبەرەوە مەسلەی جیهادیش مەسلەیەکە لە یەک زاویەیە خزمەتەکە هەم بە ئینسانەکە هەم بە دینەکە ئەکاتن شتێک نییە تۆ بین لەم گۆڕە دەزێ شمشێرێک و ڕای وەشێنی بەڕاست و چاپە و تۆ پێ دوای ئەمە جیهادنە باسی مەوزوعەکە لە حاڵەتێکی تایبەتە کاتێک تەحەدیاتێک بربەسێک دروستە بێ نایە لێ ئینسان وگا بە مەقسەدی خۆی و نایە لێ دین بە معنای خۆی خزمەتی جا فی سەبیل الله ئەمەیە کە ئینسان بگا بە مەقسەدی خۆی فی سەبیل الله ئەم پاڵنەرە ئەوە تەویلێکە بۆ بمبورە ئەم قسەیە بۆ خۆت زینەوە لە معنا حەقیقەکەی جیهاد ینی بەفعلی لە معنای لە واقعدا خۆت جۆرێک لە خۆدزینەوە هەیە لە ینی مەفهومی جیهاد مەفهومی تطبیقی شریعە کۆمەڵێک چەمک هەن معنە ڕاستەقینەکانیان لە دەستداوە و خۆدزینەوەشی تیا ئەم قسەی تۆش دەکەی بەشێکی ڕاستە و دوجار لە مەساری خۆی لادراوە ئێستا بەفعلی وایە ینی دین لێ ناگەڕێن دین ئامانجی خۆی بپێکێ دین خزمەتی مرۆڤایەتی بکە دین بە ئاراستەیەک دەبێت مامۆستا با من نمونەیەکت عرضکەم ئێمە هەر دەردی خۆمان ئەڵێن هەر دەمەکەینەوە باسی شاتیبیەکەین کە مەقاصدی شەریعەی دامەزران وایە بەڵام سەری مەقاصدی شەریعە لای شاتیبی چییە؟ یەکەم شت حیفزی دینە دوای حیفزی نەفسە دوای حیفزی عرضە و عەقڵە و عەرزە و ئەنجام مالە کەواتە ئینسان بۆ هاتۆ دین بپارێزێ هەر کاتێک دین لە خەتەرا بوو من ئەبێ خۆمی بکەم بە قوربان داعشش لەو زیاتر نەکردو ئەڵێ دین لە خەتەرە پێویستە من خۆم بکەم بە قوربانی باش دین بۆ لە خەتەرایە ئەگەر دین هاتۆ بۆ خزمەتی ئینسان نابوو مەقاصدی شریعە یەکەم ئینسان بێ دووەم عەقڵ بێ ئەنجا دین بێ بۆ نمونە لە سەردەمی شافعی لەو قۆناغی کە شاتبی ببوورەتیایە ئەژیا ئیتر ئەو تا ئەو جێگەیە پێی بۆ مۆزوعە بردووە و کۆمەڵێک شتی لە چوارچەوەی مەقاصد تەبەنی لەسەرەوە حتمما تەبەنی ئەکرێ بەڵام خۆ مەقاصد هەر ئەوەندە نییە کە شاتبی نووسیوێتی یان ئەر ئەوەندە نییە کە عولەمای ئومە لە پێنج شت کۆیان کردێتەوە دەیان و سەدان شتی تر هەیە هەمووی ئێستا لە چوارچەوەی مەقاصد دینە جێ ئەبێتەوە مەرج نییە لە دوای یەکەم شت ئەڵێ حیفزی دین بڵێ دەتوان حیفزی دین لە دوای ئەوە حیفزی نەفس دێ ینی لە تەگیەکەن نەفس ئەکرێ بە قوربانی دین ئەمە خۆ شاتبی دایناوە خۆ ئێمە بۆی نەخزینە ناو قیل و قالی عولەما بچینە سەر ئەسلی مەسەلەکە بەڕاستی دین لە پێش باشە لەبەر ئینسان نییە تعلیقی ئاەتەکانی دین ئەکرێتن ئاەتی سەریقە کاتێک تعلیقە کرێ هیچ بە حکومەکەی ناکرێ مەگەر لە خزمەتی ئینسانە نییە ئەمە بەلای منەوە مرۆڤ سنتەرە بەڵام ئەمەش لە چوارچەوەی خۆیە ینی نە مرکزیەتی کەون وەک ئەوەی کە کۆپەرنیکۆس دەیڵێ کە شەمسە ڕۆژە وەنە ئەوەی کە نەزەرەی معریفە ئایڵێ کە تەبیعەتە کە دوجار سەرەکەشە بۆ ئەلمانیت بەپێی نەزەرەی و فەلسفەی هاوچر غەمەی ئێستا کە قسەی لەسەرەکرێ باسی ئینسانە باسی بەڵام کام مرکزیت بۆ ئینسان لەکوێدا یعنی نا ئەو گروپەی کە پێیان وایە دین سنتەرە تەواوە بەڵکو فکرێکی قاسیرە وەنە ئەم گروپەی پێشیان وایە کە تەبیعەت سنتەرە ئەمەش هەر گروپێکە مەفهومەکە خەتەئە ئەمەی کە فەلسفەی هاوچرخ کە باسێکە باسی بە سنتەرکردنی مرۆڤ و محورەتی ئینسان ئەوەیە مەفهومەکانی تووشی خەڵتەیەک بووە تووشی ینی خەتەیەکی هەڵەیەکی وازح بووە لەبەر چەند هۆیە یەکەم باسی مرۆڤ سنتەری ئەوەیە کە لە هەموو تەغیرات و گۆڕانکاریە کەونیەکانە مرۆڤ دوجار محوەری تەغیرەکەیە محوەری گۆڕانکاریەکەیە نەدین گروپێک دەڵێن دینە گروپێک دەڵێن ئینسان بەڵام ئەمەی ئەسڵە بە پێی منطقی قورئان و پێی منطقی فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه و سلم دوجار ئینسانە بەڵام ئەمەش بە پێوەری خۆی ئینسان بە عەقڵی خۆی نابێ ئیش بکات ئیتر چۆن ئەبێت سنتەر بیانی خوا پێڵێ وا بکە وا مەکەتەوە نەخێر وانە لە شو خوا دەڵێ وا بکە وا مەکە خوای گەورە لا تفعل يأمر وينهى
والآمر الناهي ئامیر و ناهی مەفهومی خۆی هەیە ئامیر و ناهی باسی ئەوە نیە دەستدەیە گۆچانێک و خەڵک بە زۆر بێ بۆ مزگەوت و جەماعەتی پێ بکەیت ئامیر و ناهی باسی دەوڵەتە باسی سیاسەتە ئامیر و ناهی سەقفێکی عولیای هەیە سەقفێکی سوفلای هەیە دەبێت تۆ لە هەردوو حاڵەتەکەیە ئەمر کاتێکە تۆ نەهی ئەەکەی نەهیکردن یعنی چی؟ مامۆستا واضح بم لەگەڵ تا ئەمە آخر پرسیارمە بێ بۆ نمونە کە خوا پێتە فەرموێ السارق والسارقة فاقطعوا أيديهما پێی عقلی ئەم عقلە سنتەرێ پێت وایە ئینسان ئەتوانێت تجاوز بکات بڵێ ئەمە بەقەڵکی ئەم سەردەمەنایەت بۆ تجاوزکردن ئەگەر معنای دۆزینەوەی بەدیلی تربی بڵێ ئەگەر معنای دۆزینەوەی بەدیل یعنی تۆ لەبەرچی دەسی ئینسانە بڕی بۆ ئەوەی تەمەیکەی وایە بۆ ئەوەی جارێکی تر مزایقی کۆمەلگان سجن جێگای ئەگرێتەوە ئێستا ئەتوانێت تجاوزی بکات تجاوزکردن ئەگەر معنای دۆزینەوەی بەدیل و مەفهوم و تەویلاتی تر بێت چونکە یەک لە مەسەلەکانی کە تەقەدومی حەزارەت باسی ئەوەیە تۆ فەتحی تەویل بکەی و خۆت لە تەقلید قوتار بکەی ئەگەر تۆ معنای تجاوز ئەوە بێ بۆ ئەوەی مەفهومەکە لای مشاهید واهی نەبێ معنایەوە تجاوزی قورئان بکەین نا باسی ئەوەی دۆزینەوەی بەدیل یان مەفهومێکی تر داتاشین و دار بۆ معنای کە قورئان بۆ هەموو زەمان و مەکان و سەقافەتێک گونجاوز ئێستا لەبری ئەوەی تۆ دەستی ئینسان بەدەر لەوەی باسی قەطع و دەستبڕین ئەوەش خۆی معنای ترێ ئایا تۆ هەمووی ئەبڕیان هەندۆکەیەکی ئەبڕی ئەمەش مەسەلەیە کە خۆ دەکرێت قسەی لەسەر بکرێت جەناب دەتوانی بیوروژین لە بەرنامەیەکی ترە بەڵام دوجار خۆ تجاوز بە معنای دۆزینەوەی بەدیلێک بە معنای کردنەوەی ئەم هەموو سوژن و سوجنەوە ئەمانە دوجار ئینسان ئەتوانێت بە نەوعێکی تر مەفهومێکی تردا بتاشێ بۆ قورئان لەبەرەوە مرۆڤ سەنتەری باسی ئەوە نییە مرۆڤ سنتەرە لە عالمی غەیبە باسی ئەوەی مرۆڤ سنتەرە لە عالمی شەهادەیە لە طەبیعە و لە کەون و لە تاریخە باسی ئەوەیە کە مرۆڤ ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ و ئەتوانێت دوجار ئەم مەقسەدە پێچێکە خۆی گەورەیە کاتێک بەها بە وجودی جەستەیی و ڕۆحی مرۆڤ ببەخشرێت و ڕێز لە بەهای مرۆڤ بوون بگیرێت ئەو کات ئیدی جیاوازیە مەزهەبی و ئاینی و سیاسی و کولتوریەکان نابنە هۆی لەبەریەک هەڵوەشانی کۆمەلگا و سوکایەتیکردن بە تاکەکان.